إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون مانجشي پرشکۆ تێپەڕەکە بەسەرمان کە پێوتێ مانجی محەڕەم. مانجی محەڕەم ئەو مانگەیەکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ناوی ئەنا بەچی بە شەهر الله بە مانگی خوا ناوی ئەبرێت. دیارە ئەو مانگە ئەوەندە پیرۆزە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەفەرمێت ئەفضەل الصیام بعد رمضان شهر الله المحرم. باشترین مانجێک بۆ بە ڕۆژوو بوون لە دوای مانجی ڕەمەضانەوە مانجی محەڕەمە. مانجی محەڕەمە. مانجی محەڕەم یادی ئەو هیجرەتە گەورەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم پێی هەڵسا. لە دوای هەموو ئازارەکان، لە دوای حەساری مەکە، لە دوای وەفاتی مامی و خێزانی، لە دوایەوەیکەوە قوڕەیش لە دوای وەفاتی مامی سڵیان لێ ناکردەوە و لە دوای گەڕانەوەی لە ئیسرا و میعراج و لە دوای گەڕانەوەی لە تائیف دیارە خوای پەروەردگار سوبحانە وتەعالە کۆمەڵێک لە موسڵمانان دڵم نەرم ئەکات لە شاری مەدینە بۆچی ئەبێتە ڕێچکەیەک بۆی کە موسڵمانان کۆچکەن بۆ ئەو جێگایە. دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام تاکە کەسێکەوە دڵنەواییە کرد، پشتگیریە کرد، پشتیوانیە کرد لە سەرەتای هاتنی ئیسلام و حەتاک و کۆچ و هەتا دوایی ئیمامی ئەبوبەکری سیدیق و ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێت. دیارە ئیمامی ئەبوبەکر هەموو کات داوای کۆچی کردووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام. هەموو کات ئەیفەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم چی کاتێک کۆچ بکەین؟ ئەم شارە بەجێ بهێڵین. ئەویش ئەیفەرموو ئەی ئەبا بەکر ئارام بگرە، بۆ چونکە پێغەمبەر یونس عەلەیهی سەلات وەسەلام بەبێ ڕەزامەندی خوای پەروەردگار سوبحانە وتەعالە قەومەکەی بەجێهێشت، ئەو بوو خوای گەورە کردە ناو بەندیخانەیەکەوە لە چی لە قوڵایی دەریادا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەم هەردەوام ئەمەی لە یاد بوو کە ڕۆژێک بێت دەرئەکرێت، ڕۆژێک دێ ئەم شارە بەجێ دەهێڵێت. چونکە لە سەرەتای پێغەمبەربوونیەوە عەلەیهی سەلات وەسەلام ئەچێتە لای وەرەقە. وەرەقە هەمووشی بۆ ژێڕێتەوە کە ئەفەرمێ ڕۆژێک دێت قەومەکە دەرد ئەکەن. فەرمی چۆن؟ فەرمی هەر کەسی ئەم ڕێچکەیە بگرێ. واتە پێغەمبەرانی پێشوو عەلەیهی سەلات وەسەلام هەر هەموویان دەرکراون، ئازار دراون. فەرمی خۆزگایە کاتم مایە و تەمەن باقی بوایە هاوکاریم بکردایە. چونکە پێغەمبەران عەلەیهی سەلات وەسەلام وەکو تۆ لە پێناوی بانگەوازی تەوحید و بانگەوازی لا ئیلەهە ئیللا الله دەرکراون، ئازار دراون، ناڕەحەت کراون. پێغەمبەری خوا بۆ کێ کۆچەکات؟ دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە شاری مەکە بۆ شاری مەدینە کۆچەکات. ئەم شارەیش پێویستەکە خۆشەویست بێت. شاری مەکە خۆشەویست بووە. چۆن مەکە لە دڵی پێغەمبەری خوادا عەلەیهی سەلات وەسەلام خۆشەویست بووە؟ ئەو کاتێش کە پێغەمبەری خوا کۆچەکات بە هەمان شێوە خۆشەویست بووە. چونکە ئەم شارە بە تیبە یان بە تابە وەتە بە شیرینترین شار ئەفەرمێ ناو براوە. پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەلات وەسەلام لە خەونمدا کۆچم دەکرد بۆ شوێنێک، بۆ شارێک پڕی بووە لە دارخورما کە تعبیر بووە لەکوێ لە شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم. دیارە بۆ کۆچەکات لەبەرەوەی کەوا نەیارەکانی ئەوانی کەوا قبوڵی لا ئیلەهە ئیللا اللهیان ناکرد، ئەوەی کەوا لا ئیلەهە پێ باش نەبوو، پێ باش چاک نەبووە، لەبەرەوە لە کۆچیەکە. چونکە پێغەمبەری خوا ئەیفەرموو عەلەیهی سەلات وەسەلام قولوا لا إله إلا الله تفلحوا. أي قوم كم داوي سالناكم نداوي باران نداوي بوس نداوي آفراد
بەس بڵێن لا ئیلاهە ئیلەڵڵا کەوا سەرکەوتوو بن لەوەیستان لێ ناکەم بەڵام ئەمان قبوڵی لا ئیلاهە ئیلەڵڵایان نەکردووە هەموو پێغەمبەرانی خوایش عەلەیهی سەلات وەسەلام بەوە هاتون ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت تەنها پێغەمبەران بۆ ئەوە هاتون عەلەیهی سەلات وەسەلام پێغەمبەرانی خوا لەبەرەوە ئەو ئەرکیان کێشاوە ئەو ناڕەحەتیان کێشاوە لە پێناوی قەومەکەیان میلەتەکەیان ئومەتەکەیان ئەویان کردووە بۆ بێباوەڕان ئەیانوت لنخرجنكم من أرضنا أو لتعودون في ملتنا ئێمە یان تۆ لەم خاکە دەرئەکەین یان تۆ ئەخێنە ژێر ڕکێفی ئاینی خۆمان یان دەبێ ئەم شارە بەجێ بێڕیت جێگای تو دێ نابێتەوە ئێمە ئەوەندە ساڵە بتدرست دەکەین و بتەپەرستین و بانگەوازی بتپەرستی دەکەین تۆش هاتووی دەڵێ بڵێن لا ئیلاهە ئیلەڵڵا قبوڵی ئەوەیان ناکرد و پاشان لەم سەفەرەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە پاش قەدەری خوا ویستی خوا احتیمان لەسەر هاوڕێی باشەکات کاتە هاوڕێی باش وەکو نان خواردنی ڕۆژانە وایە ئاگادار بە هاوڕێی باش بە ئاسانی کۆڵی خۆتی مەکەرەوە فەفیڕۆی مەدا لە دەستی مەدا چکە ڕۆیی جایەکی دیکە ناگەڕێتەوە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لەم سەفەرەدا چی ئەکاتە هاوڕێی خۆی تەنها و تەنها ئیمامی ئەبوبەکری سدیق بۆ چونکە سیقەی بەدینی بە هەڵس و کەوتی بەڕەوشتی بووە پیاوێک بووە بەردەوام لە خزمەتی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەلات وەسەلام لە دوای ئەوەی کەوا نارەکانی سەرانی بێباوەڕان لە دارونەدوە لە پەنای کەعبە کۆ ئەبنەوە ئێمە چی بکەین لە گەنجێک هاتووە پێمان دەڵێ بڵێن لا ئیلاهە ئیلەڵڵا واز لە بتپەرستی بێنن داوای ئازادی ئینسانەکان ئەکات ئەفەرمێ 11 تیرە کۆ بوونەوە بڕیاریاندا یان دەبێت بکوژرێت یان دەبێت کۆت و زنجیر بکرێت یان دەبێت لە شارە دەربکرێت ئەڵێ وتیان با بیکوژین ئەو کاتە خوێنەکەی دابەشەکەین بەسەر چییە بەسەر تیرەکاندا ئەلە جگە لەوەی کەوا بەنو نەوفەل و بەنو هاشم و بەنو مطەلیب ئەفەرمێ ئەم بەشداریان تیان نەکردووە ئەڵێ بەشداریان تیان نەکرد بەڵام ئەفەرمێ 11 تیرەی دیکە وتیان دەبێت 11 گەنجی ئازا و بەتوانە بەشدار بێت لە چی لە کوشتنی محەممەد عەلەیهی سەلات وەسەلام ئەو بکەوە لە کۆتاییدا بڕیاریاندا دەبێت چی بکەن دەبێت بیکوژن دیارە جوبریل عەلەیهی سەلات وەسەلام وەکو مامۆستای پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم دێ بۆ لای ئاگاداری ئەکات دەفەرمێ ئیمشەو جێگای خۆت بەجێ بهێڵە ئیمشەو جێگای خۆت بەجێ بهێڵە ئەفەرمێ ئەویش لە نیوەڕۆژی گەرما بوو چوو بۆ ماڵی ئیمامی ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت جا بۆیە فەرمێ ئیمامی ئەبوبەکر فەرمێ هیچ کاتێک لەو کاتەیە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم نەهاتوو بە ماڵمان جا بۆیە فەرمێ سیفەتی شاری گەرماکان وا بووە قەت ئینسانەکان لە دوای پاشی نیوەڕۆ نەئەچوون بۆ سەردانی دیارە کوێستانەکان لەگەڵ گەرماکانە شارە گەرماکان جیاوازی چکە کاتی گەرمای کاتی ئیساحەتە لە پاش نیوەڕۆوە بۆیە فەرمێ هات دێ بۆ لای و ئیمامی ئەبوبەکر دەرگای بۆ ئەکاتەوە و پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم پێ فەرمێ ئین الله قد ئەذن لي في الخروج والهجرة خوای پەروەردگار ڕێگای پێداوم بەچی بە دەرچوون و کۆچکردن بۆیە فەرمێ ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە خۆشیدا شڵەژا بۆ چکە فەرمێ زمانێکی زۆرە ئیمامی ئەبوبەکر چاوەڕێیەکە کە هاوڕێی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەلات وەسەلام بۆ کۆ بۆ ئەم کۆچە بۆیە فەرمێ ئەویش پێی ئەڵێت بە پێغەمبەری خوا فەرمێ من 4 مانگە 2 حوشترم حازر کردووە بۆچی بۆ ئەو کۆچە ئەمە حوشترێکیان بۆ تۆ بەڵام فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لێی وەرناگری بە بەلاش ئیلا لە بەرامبەرە شتێکی پێ ئەدا پاشان فەرمێ پێغەمبەری خوا کە خۆیان حازر کرد بۆ ئەم سەفەرە ئیمامی ئەبوبەکر فەرمێ شوانێکیان هەبوو ناوی عامیدی کوڕی فوهەیرە بوو ناوی عامیدی کوڕی فوهەیرە بوو کە هەوڵدەن هاوکارێ بۆ ئەم کۆچە جا بۆیە هەموو کارە چاکەکان نابێ احتیمالکەی سەرخۆت ئەبێ لە پاش قەدەری خوای پەروەردگار ئەسبابی شەرعی بکردە بەر بۆیە فەرمێ عامیدی کوڕی فوهەیرە شوانی ماڵی ئیمامی ئەبوبەکر بوو چیە کرد هاوڵی ئەم سەفەرە و هاوکاری ئەم سەفەرە بوو لە دوای ئەوە فەرمێ پێغەمبەری خوا کاتێک کە دەچێت چێ هەواڵی مەکەی پێ بدات عەبدوڵڵای کوڕی ئورەیقیت ئەم پیاوە
پیاوی مسلمان نەبوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم متمانەی پێکرد کە هاوکارێتی ناکرێت ئینسانی مسلمان بەخۆی بڵێ مسلمان بەڵام مسلمانان متمانیان پێی نەبێت مسلمانی کەوا ڕاوێژی پێ بکەی سیقەی متمانی پێ نەکەی پرسیاری پێ بکەی متمانی پێ نەکەی کە ئینسانی مسلمان دەبێت جێی متمانی مسلمانان بێ بەڵام عەبدوڵای کوڕی ئوڕەیقیت مسلمانیش نییە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام متمانی پێکا بۆچی بۆ ئەو کۆچە ئاگدار بە دەبێت جێگای متمانی مسلمانان بین لە هەڵس و کەوتماندا لە نهێنیماندا لە ڕاوێژماندا لە پرسیارماندا لە سەفەرماندا ئاگامان لەبێکەوە متمانەی یەکتری هیچ کاتێک نەدۆڕێنین بۆی ڕێنشاندەرە بۆچی بۆ ئەم کۆچەی پێغەمبەری خوا کە لە مەکەوە کۆچکا بۆچی بۆ شاری مەدینە دیارە 11 کەسی ئەم تیرانە لە ماڵی پێغەمبەری خوا کۆ بنەوە دائەنشن بۆی کە پێغەمبەری خوا بێتە دەرەوە و بیکوژن ئەگەر خۆی پگاریش ئیرادی شتێک نەکات هەموو عالم هەڵسێ ناتوانێت بکات دیارە لە شەودا پێغەمبەری خوا بێتە دەرەوە و چەند ئاەتێک خوێنە بەسەریانیا و تێپەڕ ئەکات و ئەڕات پێغەمبەری خوا هیچی بەسەرا نایەت حتا کاتێک خەوەریان نەبێتەوە سەیر ئەکەن پێغەمبەری خوا ڕزگاری بووە لەگەڵ ئەوەیشدا فەرمێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ پێغەمبەری خوا بانیەک فەرمێ ئەی عەلی وە لە جێگای من بخەوە لە جێگای من ئەخەوێ یەکەم بۆی کەوا ئەوان سەریان لێ بشێن وەمەزانی کەوا ماوەتەوە دووەمیشیان بۆی کەوا ئەو سپاردانەی ئەو ئەمانەتانی کەوا خەڵکی شاری مەکە لای پێغەمبەری خوا دیاری کردووە دایانناوە نەفەوتێت لە پاش خۆن ئەی عەلی ئەم سپاردانە ئەم ئەمانەتان تەسلیم بەشێ بکە بە خاوەنەکانیان بکەرەوە کەسێ دوژمنتە دەرت ئەکا لە شاری خۆت بەڵام تۆ خیانەتی لێ ناکەیت ئەمە تەنها و تەنها لە ئیسلامدا جێ ئەبێتەوە واللهی لە هیچ بەرنامەیەکە لە هیچ کەسایەتیەکدا لە هیچ پرۆگرامێکە نەهاتووە کەڵکێ دوژمنت بێت بەڵام تۆ خیانەتی لێ نەکەیت چونکە ئەفەرمێ ئەدی الئەمانەتە ئیلا من ئیتەمەنەکە ولا تەخون من خانەکە ئەو دەری ئەکەن ئەی کوژن بێتاقەتی ئەکەن برسی ئەکەن کۆچی پێ ئەکەن بەڵام ئامادەنی خیانەتی بکات لە ماڵ موسڵمان لە خەڵکی بکات دوژمنیشێتی نەیاریشێتی بێباوەڕیشێتی بۆ دەبێ ئینسانی موسڵمان دەبێ هەوڵدا بەرامبەر دوژمنەکەیشی خیانەت نەکات ئەگە بە وشەیەکیش بێت ئەگە بە قسەیەکیش بێت ئەگە بە فێڵێکیش بێت ئەگە بە سەختەچێتێکیش بێت ئەگە بە حرامێکیش بێت ئەمە تەنها و تەنها لە ئیسلامدا جێ ئەبێتەوە ئەمی شێ داهێناوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام دەچێت ماڵی ئەبوو بەکر لە دەرگای کۆڵان دەڕات و کاڵێ فەرمێ ئیمامی ئەبوو بەکر ماڵی لەو سەری شاری شۆ بوو لەو سەری شار بوو پاشان بۆیە پێغەمبەری خوا شار بەجێ دەهێڵێت و لە دوای 53 ساڵ 53 ساڵ کە خۆی با و باپیری خەڵکی ئەو شارەیە بەڵام تەنها بەخوا لەبەر خاتی ئێمە بووە بەخوا لەبەر خاتی خۆی نەبووە لەبەر خاتی ئومەتەکەی بووە لەبەر خاتی ئەوەی کەوا ئەو پەیامی خوای بگا بە ئێمە هەسا شاری خۆی بەجێ دەهێڵێ فەرمی ئەی مەکە وەڵڵی خۆشەویستترین جێگای بەلای خواوە خۆشەویستترین جێگای بەلای منەوە وەڵڵی ئەگەر قەومەکەم دەرمیان نەکردا هیچ کاتێک دەرناچوو بۆ ئێمە قەرزارین بە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام زۆر قەرزارین ئەو هەموو ناڕەحەتی ئەو هەموو ئازاری کێشە هەمووشی لە پێناوی چییە لە پێناوی ئەوەدا دیارە کاتێکە سەرانی ئەوانەی نێارەکانی زانیان کە پێغەمبەری خوا دەرچوو عەلەیهی سەلات وەسەلام تێپەڕی کردووە وتیان چی بکەین باشە بڕیاریاندا کەسێک دیاریکەن بە کۆمەڵی خەڵاتەوە بە کوشتنی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم یان بە کوشتنی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەویش ئەوە بووە فەرمێ پێغەمبەری خوا ڕاستەوخۆ ڕێگای مەدینە ناگرێت ئەچێتە ئەشکەوت کە ئینسانی موسڵمان دەبێت زۆر وریا بێت زۆر عاقڵ بێت زۆر ژیر بێت نابێ خەڵکی فێڵی لێ بکات بە تایبەتی نەیاری دوژمنی ناحەزی ئاگاد لێ بێت پێغەمبەری خوا ڕێگای مەدینە ناگرێت ئەچێت بۆ ئەشکەوتە بۆچی بکەوە سەرانی بێباوەڕان ئەوەندە ماندوو بن حتاکو مەویسیان بکە دیارە پێغەمبەری خواستم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر چێت ناو ئەشکەوتەکە و لەوێ ئەمێنێتەوە و ئەم شوانەیش هاوکاریان ئەکات و لەگەڵ ئەسما و عەبدوڵای کوڕی ئوڕێقیتیش هەواڵیان بۆ دێنێت لەگەڵەوەشا فەرمێ ماوەیەک ئەمێنێتەوە و سەرانیش نەیارەکانی نزیک بن لە ئەشکەوتەکە و
ئیمامی ئەو بەگا فەرمێت تۆزی بێتاقەت ئەبێت ئەڵێ ئەترسم کەشف بین بمانگرن فەرمی لا تەحزەن إن الله معنا فەرمی ئەی ئەبا بەکر بەخوا دڵگران مەبە خوای پەروەردگار لەگەڵماندایە بۆیە فەرمێ پێغەمبەری خوا فەرمی دعاء كادوا فايقر فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها فايقر كومري ملائكة خاطر خزمتيانوا كديارين آشكرانين بوتي ويكا بباوران ليدور كرو ديار أمش للروج دوشمي صالي بانزي أيلولي صالي 622 ميلادي أفرما أما كوا روي داوا ديارا بيغمري خوا بريكوتن بو دەریای سوور و هەموو پێداویستێکی خۆی لەگەڵ خۆیان هەڵ ئەگرێت ئینسانی مسلمان دەبێ ئاگدار بێ هەموو کارەوبارەکانی پێویستەکە بە بەرنامە بکات نەوەکو خوا نەخواسە لە کۆڵی کاتەوە زۆر جارێک مسلمان وایە دەڵێ کۆڵی گوێی مەدەرێ ژۆنەدان نییە مسلمان دەبێت خاوەنی بەرنامەی خۆی بێ بۆ ئیشی ڕۆژانە بۆ ئیشی شەوانەی بۆ ئیشی سەفەری بۆ ئیشی کاری دەبێت هەموو کاتێک پێداویستەکانی خۆی جێبەجێ بکات دیارە نێارەکانی سوراقە پیاژی بە ئازا و بەتوانە و بە هەیبەت بووە کە خەواتێکی گەورەی پێدەن بۆی کە یان محەممەد بگرێ عەلەیهی سەلام یان بیکوژێت ئەو بکاتێک کە شوێنی ئەکەوێت دواتر کە لە پێغەمبەری خوا ئاشکرا بێت پێغەمبەری خوا داوای لێکە ئەفەرمێ ئەویش یەکسەر پەشیمانە بێتەوە وتی ئەی محەممەد عەلەیهی سەلام ئایا پێویستت بە تیرە بە خواردنە بە شمشێر هەچی ئەدەمێ فەرمی هیچم ناوێ بەڵام نیارەکان لە ئێمە دوور بخەرەوە هیچمان لە تۆ ناوێ ئەو بوو دیارە کە پێغەمبەری خوایش عەلەیهی سەلات وەسەلام فەرمی ئەی سوراقە ئەگەر دوور بکەوێتەوە واز بهێنیت دەبێت تاجی کیسرا ڕۆژێ بخەدە سەرسەری تۆ تاجی پاشایەتی بخەدە سەرسەری تۆ ئەو بوو لە زمانی سەحابەیە ئەو تاجە خرایە سەر درا بە شێدا لە بە کیسرا ئەویش وەکو وعدەکەی پێغەمبەری خوا هاتە دی دیارە پێغەمبەری خوا سەلام کاتێک کە تێپەڕەکات بە چەند قەومێکا و دوایی کە نزیک شاری مەدینە بووە لێ مزگەوتێکی بچووکی دروست کرد بە ناوی مزگەوتی قوباوە کە ئەو مزگەوتە هەر کەسێ بچێت دوور کات نوێژی تێدا بکات خێری عومرەیەکی ئەکات لێوە تێپەڕی کرد و پاش ماوەیەکی لە دیکەچێت ماڵی ئەبوو ئەیوب ئەنساری لەوێ مایەوە و لە دوای ئەوە ئەفەرمێ چوو شاری لە شاری مەدینە کە شاری یەثریب بوو یەکسەر گۆڕا بە مەدینە مزگەوتەکەی دروست کرد لەوێ یەکەم کاری چی بوو برایەتی موسڵمانان بوو دیارە بە تایبەتی کێشەی نێوان ئەوس و خەزرەج ساڵانێکی زۆر درێژی کێشا بوو بەڵام پێغەمبەری خوا سەلام لەوێ لە پاش دروستکردنی مزگەوت و برایەتی موسڵمانان و ئاشتەوایی نێوان ئەوس و خەزرەج کۆتایی دێ بەچی بە هەموو کێشەکان و هەروە برایەتی نێوان مهاجر و ئەنسار ئەوەی کەوا لە شاری مەکە کۆچی کردووە ئەوەی کەوا لە شاری مەدینە ماوەتەوە موسڵمان بووە یار ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەم مانگی محەڕەمە ئەکا بەسەری ساڵی موسڵمانان بۆ دیارە پێغەمبەری خوا سەلام فەتحی هەبووە نەسری هەبووە بەدری هەبووە وەفاتی هەبووە بەڵام باشترین شتیان کۆچی پێغەمبەری خوا ئەکرێ بەچی بەسەری ساڵی کۆچی کە پێڵەن زاراوەی شەرعیشی پێ دەڵێن ئێمە هەم زاینیمان هەم کۆچیمان هەیە زاینەوەی کەوا ڕۆژانە ئێمە ئیشی پێکرێ کۆچیش ئەوەیە کەوا لە ئیسلام دیاری کراوە بۆ چونکە لەوێ جارێکی دیکە ئازادی بۆ مرۆڤەکان دروست بوو خەڵکی لە تاریکایی ظڵم و کوفر و شیرکەوە بەرەو ڕووناکی ئیسلام و ئازادی بۆ پەیدا بوو بۆیە فەرمێش کۆچ ئەکرێت دەست پێک بۆچی بۆ سەری ساڵی کۆچی لە زمانی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دیارە کۆمەڵێک دەرس و پند و ئامۆژگاری کە باسمان کەی تێدا هەیە کە ئینسان بیرکاتەوە کە پێغەمبەری خوا چی کردووە یەکەم ئەوەیە کەوا داوای لە خوا کردووە پاشان احتیمادی لەسەر خەڵکی باش و سیقە پێکراو بووە و هەموو پێداویستێکی خۆی دابین کردووە و ڕاستەوخۆ نەچووە بۆچی بۆ شاری مەدینە بەڵکو وەی کەوا نێارەکان لێ دوور بکەونەوە و ئەو هەموو بەعد و بەڕێنشی کەوا پێی درابوو یان دای دڵنیا بکو خۆی هاتە دی ئەمیش کۆچی بە کورتی باسی کۆچی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەلات وەسەلام لە شاری مەککەی خۆشەویستەوە بۆ شاری مەدینەی شیرینی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کە ئەو شارە
پێغەمبەری خوا دوعای کە فەرمی ئەی خوای پەروەردگار وەکو چۆن شاری مەکەت خۆشەویست کرد و ئەوە شاری مەدینەش لە ناوان خۆشەویست کە بۆیە هەر کەسێکیش بە ئەندازە 1 دقیقەیەک بچێتە ناو شاری مەدینەوە هەز بە ئارامی هەز بە خۆشەویستیەکات هەز بە شوێنێکە کەوا پێغەمبەری خوا تێیە ژیاوە پێغەمبەری خوا تایە سەزدەی بردووە لێ داوای کردووە لێ بانگوازی کردووە هەز بە ئارامیشی خۆشەکەیش ئەوش ئەگەرتە بۆ دوعاکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بین هیدایەتمان بدەیت ڕەحممان پێ بکەیت لە گوناهی مردوەکانمان خۆش بین ڕەحم بە زیندوەکانمان بکەیت یا رب العالمین خوای هیدایەتی گەنج و لاوەکانمان بدەیت خوای ڕەحم بە زیندوەکانمان بکەیت پیرەکانمان عاقب خێر بکەیت یا ربی خوای شفای نەخۆشی مسلمانان بدەین ئەوەی کەوا لێرە دانیشتووە ئەوەی کەوا لە ماڵەوەیە ئەو لێ نەخۆشخانە یا ربی خوای شیفایان بدەین خوای هەر کەسێک قەرزارە قەزی بۆ دەفڕ بکەین هەر کەسێک کێشە و مشکلە و دووبەرکی بۆ چارەسەر بکەین هەر کەسی ئاوات و ئامانجی خەیری یا ربی خوای بۆ بەدی بێن یا رب العالمین قوتابیەکانمان سەرکەوتوو کەی مامۆستاکانمان پایدار کەی لە ڕەحمات و بەرەکەتی ئەرز بێبەشمان نەکەی یا ربی خوای وامان لێ بکەی کەوا هیدایەت وەربگرین ڕێگای تۆ بگرین ڕێگای مزگەوت بگرین ئەهلی قورئان هەڵبژێن یا رب العالمین خوای لەگەڵ پیاو چاکان و ڕازگۆیان و ساڵحانە کۆمان کردو یا رب العالمین خوای لە ڕۆژی گەڕانەوە بەلای تۆ یا ربی خوای عەقل خێرمان کەی لە تاریکای گۆڕ و سای گۆڕمان پەرست یا رب العالمین خوا داوا لێکە بەناو جوانەکان بە سیفەتە بەرزەکان منداڵەکانمان صالح کەی قوتابیەکانمان سەرکەوتوو کەی یا رب العالمین خوای حیا و حرمەت و ئەخلاقی جوانی خوشکان و دایکان و کچەکانمان زیاد کەی یا رب العالمین خوا داوا لێکە بەناو جوانەکان بە سیفەتە بەرزەکان دوعاکانمان ڕەت نەکەیتەوە هەر کەسێک گرفتی هەیە هەر کەسێک ناخۆشی هەیە یا ربی خوای بۆی چارەسەر کەی یا ربی خوا داوا لێکە بەناو جوانەکان بە سیفەتە بەرزەکان ڕەحم بە حاڵی مسلمانان بکەیت لە هەر جێگایە هەن لە هەر ڕێگایە هەن آمین آمین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين